هیوادارین دوای کۆبوونەوەبی ئەو شتانێک کەس هەل ڕێکەوتین هەموو تعریفی مەسئولیاتەکانە تعریفی پێکەوەی ئیشکردنی پارتی وێچێتیە بۆیە پێم وایە ئێستا چاوەڕێکین کە ئەو ڕەشنووسە دەستە بەردەم وەفدی داوستان کات ئەو کاتە وردەکاری ڕەشنووسەکە چێ وردەکاری ڕەشنووسەکە ئەخر ئەوەگە پێ بڵێن بە کەلکیەوە نامینێ کۆبوونەوەی داهاتوو سبەی دووزبەی دەبێت هی ڕەشنووسەکە ئەوی تریش دوای ئەوە کاک سعدی باسی ڕێکەوتنامی استراتیژی دەکرێتەوە هیچ گفتوگویەکەیە ناخۆی ئەو گفتوگۆی کە دەکرێت تعریفەکانی کەم باس دەکەم ئەو تعریفە بۆ دەبتە وەرەقەیەک ئەو وەرەقەیە بۆ پێکەوەی ئیشکردنی پارتی وێچێتیە لە داهاتوودا کاک سعدینەوەی نوێ دەڵێ ئەمە پازدە پرسەکە دەین هەر لایەنێکی کە پێوی بڵێ ئەوەی بێوێتن ینی سەرۆکوەزیران لە پارتی نەبێت ئەوە یەکەم جارە جەم لەو سەخاوەتە دەبێت خوا دەست بە عەمریانەوە بگرین زۆر سەخینە منەتمان پێیە